باش ئێستا پێنج لایەنە سەرکیەکەرێم لە کۆبنەوەدان و وەک باسەکرێت ئەندامانی لیژنەی یاسایی شتیایە بەشدارن. پێتان وایە بۆ ڕۆژی یەکشەممە پەرلەمانی کوردستان دانیشتن ئەنجامەدات یاخود دانیشتنەکە دواخرێت؟ بەڵێ ئەو کاتێ ئێوە بینەرانی بەڕێز باش تەنیا دەمەوێت یەکش دراستکەمەوە من ئەندامی لیژنەی کۆمەڵایەتی و خێزانم و لە هەمان کاتدا ئەندامی لیژنەی کشت و کاڵ و ئاودێری و سەرچاوەکانی ئاوم لە پەرلەمانی کوردستان. بەڵێ لە ڕاستیدا ئێمە هیوادارین بە زووترین کات کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ، چونکە ماوەیەکە خەڵکی هەرێمی کوردستان نیگەرانی پێوە دیارە. سەرەڕای ئەو هەموو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە قەیرانێکی تر من پێی دەڵێم قەیرانێکی دروستکراوە هاتۆتە پاڵ قەیرانەکانی تر، چونکە پێم وابوو ئەو پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێویستی بەوە نەدەکرد ئەگەر هات بە پارتی دیموکراتی کوردستان وەکو لایەنەکانی تر لە وادەی خۆیدا پرۆژەیەکی هەبوایە، پرۆژەیەکی ئامادە بکرد و پێشکەشی پەرلەمانی کوردستانی کرد بە وەکو پرۆژەکانی تر خوێندنەوەی بۆ بکرایە و بچوو بواری گفتوگۆکردن و لیژنەی یاسایی لەسەر پرۆژەکەی ئەوانیش خاڵە هاوبەشەکانی هەموو پرۆژەکانیان وەربگرت بە پرۆژەیەکیان بهێنا بە ناو پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی گفتوگۆی لەسەر بکرێ. بەڵام بەداخەوە بینیمان پارتی دیموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو کە پرۆژەی هەبێ و داوای دەکرد لایەنەکانی تر ئەم کێشەیە چارەسەر بکەن یاخود ئەو قەیرانە چارەسەر بکەن. ئەوسخان ئێستا پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی هەیە. بەڵێ خۆی من ئەخر دەمەویست ئەوە ڕوون بکەمەوە ئەگەر لە سەرەتایی چۆن دەڵێ لە کۆبوونەوەکەی 23 حزەیران کە هەرایەکی گەورەی لەسەرکەوتەوە و پارتی پێیوا بوو پەرلەمانی کوردستان کۆدەتای کردووە و کۆبوونەوەکە نایاساییە کە من پێم وایە کۆبوونەوەیەکی هەم یاسایی بوو هەم ئاسایی بوو لە پەرلەمانی کوردستان کرا. ئەگەر لەو کاتەدا پرۆژەی هەبوایە و پرۆژەکەی ئەویش هەمان شێوەی پرۆژەکانی تر خوێندنەوەی بۆ بکرابا و چوو باید بەردەست لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان من پێم وایە ئەو کێشەیە ئێستا چارەسەر کرابوو. بەڵام پارتی بە هیچ شێوەیەک ڕازی نەبوونە پرۆژەی هەبێ نەگفتوگۆ لەو بارەوە بکە و پێی وابوو دەبێ ئەوە ئەرچی و ئەرک و واجیبی لایەنەکانی ترە کە باز لەو مەسەلەیە بکەن کە من پێم وایە دەبووە ئەوان پێش هەموو لایەنەکانی تر خەمخۆر بووان و بەتەنگ ئەوە بان کە پرۆژەیان هەبێ و بێن گفتوگۆ لەو بابەتەوە بکەن. بەڵێ ئاوازخان تۆ دەڵێت پارتی دیموکراتی کوردستان پێی وایە کە ئەوە ئەرک و واجبی لایەنەکانی ترە کە باز لەو پرسە بکەن، بەڵام کەواتە بۆچی ئێوە ئەم ینی بەردەوام نەبوون لەو پرۆژانی کە تەقدیمتان کرد؟ مەبەستم لە ئەو چوار فرۆکسیۆنی کە پێکەوە بوون و حیزبەکانتان ئێستا لە کۆبنەوەدان پاشەوەی کە وادەی یاسایەکە کۆتایی هات. بەڵێ من دەڵێم بەداخەوە ینی هەوڵێک هەبوو بۆ ئیفلیسکردنی پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی کوردستان شەرعیەتی لە خەڵکی هەرێمی کوردستان وەرگرتووە و ئەم خولەی پەرلەمانی کوردستان جیاواز لە خولەکانی تر ئەندامانی پەرلەمان ڕاستە و خۆ لە ناو خەڵک هەڵبژێردراون ڕاستە و خۆ بەرپرسیارن بەرامبەر ئەو سوێندەی کە خواردویانە ئەو بەڵێنانی کە داویانە بە خەڵکی کوردستان دەنجی ڕاستەقینەی ئەوان بن و لە بەرژەوەندی ئەوان لە ناو پەرلەمانی کوردستان کار بکەن. من ڕاستیەکە ئێمە ڕاستە لە ڕێگەی حیزبەکانمانەوە بووین بە کاندید، بەڵام بۆ نمونە لە ناو حیزبەکەی من 100 کاندیدی هەبووە لە ناو 100 کاندیدا خەڵکی دەنگدەری یەکێتی دەنجی داوە بە 18 کەس کەواتە 18 کەسی هەڵبژاردووە لە ناو 100 کەسدا. بۆیە ئێمە هەست بەو بەرپرسیارەتی گەورەیە دەکەین. ئێمە سوێندمان خواردووە کە لە پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان پێش بەرژەوەندی حیزبەکانیشمان کار بکەین. بۆیە هەوڵماندا بەپێی ئەو سوێندەی خواردومانە لە 23 حزەیران کۆبوونەوەیەکی ئاسایی و یاسایی لە پەرلەمانی کوردستان کرا و بەسترا و ئەو لایەنانەی کە پرۆژەیان هەبوو بەڵێنیاندا کە دەبێت کۆبوونەوە بکرێ و چوون حزوریان هەبوو لە ناو پەرلەمانی کوردستان. لە هەمان کادا لە چەند ڕۆژی ڕابردوو بە هەمان شێوە بەشێکی هەرە زۆری ئەو پەرلەمانتارانەی کە لە 23 حزەیران لە کۆبوونەوە ئامادە بوون جارێکی تر لە ناو پەرلەمانی کوردستان ڕەنگە لێرە و لەوێ بیستان کە حیزبەکان پێیان باش بوو کە کۆبوونەوەکە دوا بخرێ، بەڵام پەرلەمانتاران پێیان وابوو دەبێت کۆبوونەوەی پەرلەمان بەستێ چونکە شەرعیەت لە پەرلەمانە و لە کۆتاییدا هەر کۆبوونەوەیەک ئەنجام بدرێ
هەر ڕێککەوتنێک لایەنەکان بگەنە ڕێککەوتن لە دەرەوەی پەرلەمان لە کۆتاییدا دەبێتەوە ناو پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران دەنگ لەسەر ئەو ڕێککەوتنانە بدەن بۆیە دەبوایە ینی هەموو لایەنەکان دەبێ گرنگجی و ئەهەمیەتی و شەرعیەتی پەرلەمان ڕەچاوکەن. کاتە ئاوەسخان لە کۆبوونەوەی 19 حوزەیران لەو دووبەرەی کە دروست بۆ لە هەرێمی کوردستان چ لایەنێک براوە بوو؟ من پێم وایە بەرەی خەڵک دەنجی خەڵک براوە بوو چونکە دەری خێست ئەوانەی کە سوێندیان خواردووە وعدیان بە دەنگدەرانی خۆیان داوە ئەوانە حزوریان هەبوو لە پەرلەمان. من پێم باش بوو پارتی دیموکراتی کوردستان نوێنەرەکانی خۆی بنێرێتە ناو پەرلەمان. سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانی ژوا باسی کرد کە دەنگی خەڵک براوە بووە. بەڵێ ئەوە من نازانم ئەوە ڕای جەنابیانە من ڕێزم هەیە بۆ ڕاکەی بەڵام من پێم وایە پەرلەمانتاران سوور بوون لەسەر ئەوەی کە شەرعیەت لە پەرلەمانە و پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانانە لە هەرێمی کوردستان بۆیە نابێ ئەو دەسەڵاتینە لاواز بکرێنە پەراوێز بخرێ و زەختێکی زۆرمان لەسەر بوو بەڕاستی ئێمە بەڵێنماندا کە دەچینە هۆڵی پەرلەمان و وەکو بینیشتان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم فراکسیۆن بوو لە ناو هۆڵی پەرلەمان چاوەڕێی ئەومان دەکرد کە سەرۆکایەتی پەرلەمان جەلسەکە ینی جەڕەسی ئەوە لێبدا زەنگ لێبدا کە جەلسەی پەرلەمان بەردەوامەوە دەکرێتەوە و ئامادەبوون داوا بکە لە پەرلەمانتاران بۆیە ئێمە بەڵێنی خۆمان بردەسەر و من دەڵێم پەرلەمانتاران ئەوانەی حزوریان هەبووە لەو دوو دانیشتە بەداخەوە دانیشتنی دووەم کە نەکرایەوە لەبەرەوەی نیسابی قانونی تەواو نەبوو بەڵێنەکانی خۆیان بردەسەر و دڵنیایی دەدەنە خەڵکی هەرێمی کوردستان و دەنگدەرانیان کە ئەوان ئەو متمانەی کە پێیان داوە جێگەی ئەو متمانەیەن و ئەو سوێندەی خواردویانە دەیبەنە سەر. بەڵێ ئاوەسخان ئێوە پابەندی بڕیارەکانی حیزبەکانتان نەبوون کە بڕیاریاندا کۆبوونەوەکە دوا بخرێ بەڵام ئێوە بەشداری کۆبوونەوەکەتان کرد ئەمە ئیرادی خۆتان بوو ڕێککەوتن بوو لەگەڵ حیزبەکانتان. من دەمەوێت یەک شت ڕوون بکەمەوە ئێمە لەبەر ئەوە پابەند نەبووین لەبەر ئەوەی پێم وایە لە ناو کۆبوونەوەکانی کە لە دەرەوەی پەرلەمان دەکرێ دەبوایە لانی کەم سەرۆکی فراکسیۆنەکان یاخود ئەندامانی لیژنەی یاسایی لەو کۆبوونەوەوانە بەشداریان پێ بکرابایە چونکە ئەوان وردەکاری کاری پەرلەمانی باشتر دەزانن لە هەر کەسێکی تر ڕەنگە سیاسەتکردن لە دەرەوە فەرقی هەیە بەڵام لە ناو پەرلەمان ئەو شێوازەی کاری پێدەکرێت ئەو وردەکاریانەی کە پەرلەمانتار و لیژنە تایبەتمەندەکان دەیزانن ڕەنگە ئەو وردەکاریە بەو شێوەیە لە لای ئەو بەڕێزانەی کە کۆبوونەوەکان دەکەن نەبێ بۆیە من پێم وایە هەڵەیەک لەوەدا هەبوو بۆیە دەبینین ئێستا ئەمڕۆ کۆبوونەوەکانی کە بەردەوامە لیژنەی یاسایی و سەرۆکی فراکسیۆنەکان بەشداریان پێکراوە. بەڵێ ئاوەسخان گەر لایەنەکان ئەمڕۆ سبەینێ نەگەنە ڕێککەوتن ڕۆژ یەکشەماوە بڕێر کە دانیشتنی ناسایی پەرلەمان بکرێتەوە پێت وایە بە هەمان شێوە ینی دەتانەوێت کە یان لە پەرلەمان جارێکی تر ڕێژەی یاسایی تەواو بکەن بۆی لەسەر ئەو پرۆژەیە جارێکی تر کۆبوونەوە بکەن؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە هەموو هەوڵێکی خۆمان دەخینەگەر بۆی ڕێژەی یاسایی لە پەرلەمانی کوردستان حزوری هەبێ چونکە من دەمەوێت ڕاستیەک بڵێم بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بەوەنی ئەوەندە چۆن دەڵێ قەیران لە دوای قەیران بۆی دروست بکەی یعنی لە وەزعێکی خراپدا شەڕێکی نەگریس ڕوبەڕوومان بۆتەوە کارەبا وەکو پێویست نییە ئاو وەکو پێویست نییە خزمەتگوزاری وەکو پێویست نییە سەڕای ئەوەش موچە نییە یعنی موچە لە کاتی خۆیدا موچەکان دابەش ناکرێ خەڵک زۆر نیگەرانە دەبوایە من پێم وایە بەڕێز مەسعود بارزانی لە سەروی هەموو شتێکەوە ینی وەکو ئەرچێکی سەرشانی خۆی کەسێکی بەڕێزە کەسێک کە ساڵانێکی دوور و درێژ خزمەتی گەلی کوردستانی کردووە سەرۆکی حیزبێکی گەورەیە لە ناو هەرێمی کوردستان ناتوانرێت دەوری کەم بکرێتەوە ئەگەر لەسەر ئەو کورسێژ نەبێ مەسعود بارزانی هەر مەسعود بارزانیە و ڕاوێژ و پرسوڕای پێدەکرێت لەسەر مەسەلە چارە نووسازەکان بۆیە پێم باش بوو بەڕێزیان پەیامەکانی ئەو پەیامانەی کە گوێمان لێ بووایە بە شێوەیەکی تر بووایە خەڵکی دڵنیا کردباوە کە کورسی بەلای بەڕێزیانەوە گرنگ نییە و لە دەوروبەری خۆمان لە دەوروبەری هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ و عێراقیش بە تایبەتی دەبینین کە وەزعی عێراق زۆر خراپتر بوو لە هەرێمی کوردستان شەڕەکان
زۆر دژوارتر بوون لە ناو عێراقدا بەڵام ئاڵوگۆڕی کرا دەسەڵات دەستا و دەستکرا و دەموچاوەکان گۆڕانکاری تێدا کرا و عێراق پێم وایە ئێستا هەنگاوێک خەریکە پێش هەرێمی کوردستان دەکەوێتەوە لە چەسپاندنی یاسا و لە ئاڵوگۆڕکردن لە دەسەڵاتدا. بڕ ئاوازخان چی دەکەن بۆ ئەوەی نیسابی یاسایی بەدەست بێنن لە کاتێکدا ئێوە ئەو چوار فراکسیۆنی کە پێکەوە پرۆژەتانە بۆ ڕەخنەتان لێدەگیرێت لەلایەن ئەندامەکانی خۆتان کە نەتانتوانی نیسابی یاسایی تەواو بکەن بەجگەلەوە کە فراکسیۆنی حزبی شووعی واروە بزوتنەوەی ئیسلامی لە دانیشتنی 23 حوزێران لەگەڵتان بوون بەڵام دواتر لەگەڵتان نەبوون. چی دەکەن بۆی نیسابی یاسایی بەدەست بێنەوە؟ بەڵێ ئەو بەڕێزانە پاساوی خۆیان هێناوە ئەوەی لە دەست ئێمە دێ من دەتوانم بە ناوی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە قسە بکەم ئەندامێکم لەو فراکسیۆنە ئێمە بەڵێنمان داوە هەر هەژدەمان حزورمان دەبێ بە گەیشتن بەڕێککەوتن لە دەرەوەی پەرلەمان یاخود بە نەگەیشتن بەڕێککەوتن ئێمە هەر هەژدەمان پابەندین ئامادەی کۆبوونەوەکە دەبین وەڵامی ئەوەی تر بۆ لایەنەکانی تر جێدێڵم چونکە من ناتوانم و ڕێگەش بە خۆم نادەم لە بری ئەوان قسە بکەم بەڵام من وەکو ئەندامی فراکسیۆنی یەکێتی ئەو بەڵێنە دووپات دەکەینەوە ئێمە بە گەیشتن بەڕێککەوتن یان نەگەیشتن ئێمە هەر هەژدە پەرلەمانتار ئەگەر سەرۆکی پەرلەمان داوا بکە کۆبوونەوە بکرێ و ڕای بگەێنێ ئێمە ئامادە دەبین لە پەرلەمانی کوردستان. بەڵ ئاوازخان لەم ماوەیەدا لە نێوان فراکسیۆنەکان لێدوانی دژبەیەک هەبوو ئێستا پەیوەندی نێوان فراکسیۆنەکانی یەکێتی گۆڕان کۆمەڵ بە تایبەتی لەگەڵ فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی چۆنە؟ بەڵێ ئێمە پەیوەندیمان باشە لەگەڵ هەموو فراکسیۆنەکانە و هەوڵ دەدەین پەیوەندیمان باش بێ چونکە هەر ئەو پرۆژەی ئێستا کە لە گۆڕێدایە سەرۆکایەتی هەرێم تاکە کارنی ئێمە دەیکەین لە پەرلەمان پێویستمان بەوەیە هەماهەنگی و پەیوەندیمان باش بێ لە بینی فراکسیۆنەکان. من پێم وایە فراکسیۆنی یەکگرتوو جیاواز لە فراکسیۆنەکان تر 5 ئەندامیان بەشدار بوون 5ەکەی تر ئەوە خۆیان دەبێ وەڵامی دەنگدەرانی خۆیان بدەنەوە پێشەوەی وەڵامی پەرلەمانی کوردستان بدەنەوە ڕەنگە لە ژێر زەخت و هەرەشە وەکو پێشتر ڕایانگەیان زەخت و هەرەشەیان زۆر لەسەر بووە ئامادە نەبوون دەبێ خۆیان وەڵامی دەنگدەرانی خۆیان بدەنەوە بەڵام من دەوری و ڕۆڵی ئەو پەرلەمانتارانەی کە بەشدار بوون لە فراکسیۆنی یەکگرتی بەرز دەنرخێنم. بەڵێ ئاوازخان گەر مەکتەبی سیاسی حیزبەکەت داوای کرد لە دانیشتنی داهاتووی پەرلەمان بەشداری نەکەن بەشداری ناکەن یاخود پێوەستە بن بۆ بەڵێنی کە داوتانە؟ بەڵێ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر داوا لە ئێمە بک بەشداری نەکەین دەبێ پێمان بڵێ کە شتێک هەیە پێچەوانەی یاسایە چونکە ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسا دەردەکرێت لەوێ و ئێمە بە پێی یاساکانی هەرێمی کوردستان هەڵسوکەوت دەکەین ئەو یاسایانەی ئێستا بەرقەرارە لە هەرێمی کوردستان یاسای ژمارەیەکی 2005 کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەر بەڕێزێک بێ نەک مەسعود بارزانی بۆی هەیە بۆ دوو خول سەرۆکی هەرێمی کوردستان بێ و ئەوە تا بینیمان ئێمە لە خولی ڕابردوو 2 ساڵیشی بۆ درێژکرایەوە و یاسای ژمارە 19 2013 زۆر ڕوون و ئاشکرایە کە دەڵێ ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی پێدێ و بۆی نییە جارێکی تر خۆی هەڵبژێرێتەوە. من دەمەوێت شتێکی تریش باس بکەم. یاسای ژمارە 19 2013 دوو بڕگە بوو بڕگەیەکیان ئەمە بوو کە ویلایەتەکە درێژکراوە بڕگەکەی تر کە یەکێتی نیشتیمانی کوردستان بازێکی زۆر گەورەی لەسەردا بەڵام لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بوو کە دەبێ پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بگەڕێتەوە ناو پەرلەمان و هەموار بکرێتەوە ئەو بڕگانەی کە ناکۆچی لەسەر هەیە هەموار بکرێتەوە بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان تەنیا بڕگەی یەکەمی لێ هەڵبژار و پابەند نەبوو بە بڕگەی دووەم کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا بوو و بێدەنجی لێکرد لەو مەسەلەیە. بەڵێ ئاوازخان ئێستا کێ سەرۆکی هەرێمە؟ من پێم وایە بەپێی ئەو یاسایانەی بەرکارن لە هەرێمی کوردستان ئێستا کەس سەرۆکی هەرێم نییە بەڵام دەسەڵاتەکانی دەگوازرێتەوە بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان. بەڵێ ئاواز جەنگی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بەشدار بووی.